بەناوی خی گەورە میهرەبان بەڕێزان زۆر بەخێربێن ئامانج لە ئەم کۆنگرە ڕۆژنامەوانی ئەمڕۆکە لە ئیداری سربەخۆی سۆرانەوەی کە بۆ خستنە ڕووی داتای پرۆژەکانی ساڵی 2023 و باسکردنی کورتێک لە باسکردنی بەرنامە پلانەکانی ئیداری سربەخۆی سۆران بۆ پرۆژەکانی ساڵی 2023 بەڕێزان پێشەوەی من باس لە ئامانجی ئەم کۆنگرەیە بکەم دەمەوێ سەرەتا بۆ دەست پێ بکەم دوێنێ لە ڕووداوێکی نەخوازرا و هاتوچۆ لە شەقامی سپێری خەلیفان بەداخەوە دوو هاوڵاتی جانیان لە دەستداوە یەکێکیشیان بە سەختی بریندار بوو ئەوەی کە بە پێویستی لەزانم لێرەوە باس بکەم لە کاتی دروستکردنی ئەو ڕێگا و بانانە ئێمە زۆر جارش هاوڵاتیان لەوە ئاگدارکراینەوە کە دەبێ بە وریاییەوە ئەو شەقامانە بەکاربێنن چونکە بەڕاستی تۆ کە لە کاتی سەردانت لەوانەیە دەچی بۆ هەولێر ڕێڕەوێکە چکە ئیشی تێدا دەکەن لە گەڕانەوەت لەوانەیە ڕێڕەوەکە بە تەواوی گۆڕابیتن بۆیە دەبێت زۆر بە هەستیاری کاتێک هاتوچە بۆ شنانە دەکەن کە کاری تێدا دەکرێتن دەبێت زۆر بە هەستیاری ڕەچاوی هەم خێرایی و هەم ڕەچاوی هێماکانی هاتوچۆ بکەن بۆ ئەوی تووشی ئەم ڕووداوانە نەبن هەر لێرەوە بە ناوی ئیدارەی سەربەخۆی سۆران پرسە و سەر خۆش خۆمان ئاراستەی ئەو دووخانەوادە بەڕێزە دەکەین هیوادارین بریندارکەشمان چاک ببێتەوە و خواسەبووری خانەوادەکە و هەموو لایەک بداتن بەڕێزان ئەمە ئەمڕۆکە لەم کۆنگرە ڕۆژنامەوانیە باس لە پرۆژەکانی ئیداری سەربەخۆی سۆران دەکەین کە لە ساڵی 2023 جێبەجێکراون بە خۆتان نزانن ئەمەوە پێدەنێنە ساڵی 2 ساڵ و تقریبان 6 مانگە وەکو ئیداری سەربەخۆی سۆران ئێمە کار لەسەرەوە پرۆژانە دەکەین هەر لە دوای بڕیاری ئیداری سەربەخۆی سۆران پاڵپشتەکانی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر ڕوون و ئاشکرا بووە و پاڵپشتەکانی خودی جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی بۆ ئیداری سەربەخۆی سۆران ڕنگدانەوەیەکی زۆر باشی هەبووە و پرۆژەکانمان بە شێوەیەکی زۆر بەرچاو خستوتە بواری جێبەجێکردنی بۆ خزمەتی هاوڵاتیان سنووری جۆگرافیایی ئیداری سەربەخۆی سۆران سنوورێکی بەرفراوانە زیاتر لە 5700 کیلۆمەتر دووجایە جێبەجێکردنی ئەو پرۆژانە لە هەموو بوارەکانی ڕێگا و بان و ئاو و کارەبا و پرۆژەکانی ئاودێری و پرۆژەکانی تەندروستی و پەروەەردە بە شێوەیەکی وە دابشکاری کراوە کە بتوانین لە دادپەروەریەک لە دابشکردنی ئەو بودجێ لە بەردەستی ئێمەدایە بەسەر قەزا و ناحیە و گوندەکان ڕەچاو بکەین بۆ ئەوە هەریەکەوە پشتی خۆی بەربکوێتن بە دڵنیاییەوە زەڕورەتی ئەو پرۆژانە لە شوێن و کاتی لە شوێنیش لەوانێت تا شوێنێکی دیکە بگۆڕدرێتن ئەوە لەوانەیە لە بەرچاو گیرابیتن ئەگەر نا ئەوەی کە لە بەردەستی ئێمەدا بووە پرۆژە ئەو بودجێکە لە بەردەستی ئێمەدا بووە بە پێی ژمارەی دانیشتوان و جوگرافیای ناوچەکە پرۆژەکان دابشکراون بەڕێزان دەبێت شارت بەوە بدەم کە پرۆژەکانی مەی خزمەتگوزاری پشتی شێر بەر پرۆژەکانی ڕێگاوبان دەکەوێتن چکە کەوەکو باسم کردێ سنووری ئیداری سەربەخۆی سۆران سنوورێکی جۆگرافیایی گەورە و بەرفراوانە و گرنگجیدان بە ڕێگاوبان هۆکارێکی دیکەی لە پشتە ئەویش بابەتی ئەوەیە کە سۆران هەم ناوچەیەکی گەشتیاریە و ناوچەیەکی بازرگانیە و ناوچەیەکی کشت و کاڵیشە هەبوونی پرۆژە استراتیجیەکانی ڕێگاوبان و ئاسانکاری بۆ ئەو جوڵی هاتوچۆ بۆ ئەم دەڤەرە ئێمە دەتوانین ئەو کەرتانێک کە باسمان کرد چ گەشتیاریە چ بازرگانیە چە کشت و کاڵێ ببینە خۆناغێکی دیکە و بتوانین دەستی وە بەرهێنە ڕابکێشین بۆ ئێرانە تا پرۆژەکانی وەبەرهێنە لێرانە جێبەجێ بکەین بۆیە ئێمە لەسەر ڕاستپاردەی خودی جەنابی سەرۆکی حکوومەت ئێمە گرنجێکی تایبەت بە هەوڵماندا گرنجشی تایبەت بە پرۆژە استراتیجیەکانی ڕێگاوبان بدەین بۆ ئەوەی ئاسانکارێشی تەواو لە هاتوچۆی ئەو دەڤەرە بووە بەستنەوەی ئیداری سەربەخۆی سۆران بە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان و عێراقیش ببەستینەوە بۆ ئەوەی بتوانین ئەو پرۆژانە پرۆژەکانی وەبەرهێنان لێرانە زیاتر گرنگی پێ بدەین ئەوەی کە لەو داتانەی ئەمڕۆ کە دەخینە بەردەست ئەوەیە کە باس لە دابشکاری کەکمان کردووە دیسانەوە لەوانەیە لە داتاکان بەرچاو بن کە ڕێگاوبان ئەم ساڵە پارساڵ 140 بەرکەوتووە ساڵی پێشتر زیاتریش بوو تقریبا 165
ئێمە پرۆژەکانمان لە ڕێگای لە بواری ڕێگاوبانەوە سەرف کردبوو. بینایە 15 ئەم ساڵە، پرۆژەکانی ئاو 17ەیە، پرۆژەکانی کارەبا 19، پرۆژەکانی جۆرا و جۆر 10 جێبەجێکراون. یەکێک لە خاڵە هەرێک گرنگەکان کە دەمێت ئاماژە پێ بکەم لەو کۆنگرە ڕۆژنامەوانیە بابەتی ڕێژەی جێبەجێکردنی پرۆژەکانە بڕێزە. ڕێژەی جێبەجێکردنی پرۆژەکان هەموو ئەو پرۆژانێکە لە سنووری ئیداری سەربەخۆی سووران لەو ماوەیە دەستی پێکراوە یان ئەوە تا تەواو بووە یان بەردەوامن، هیچ پرۆژەیەک تا ئێستا کە ئێمە دەستمان پێکردویتن نەوەستاوە. و هەموو ئەو پرۆژانشی کە لە ساڵی 2014ەوە زۆربەی هەر زۆری ئەو پرۆژانێکە وەستا بوون، ئێمە هەوڵمان داوە زۆربەی ئەو پرۆژانە جارشکە دەست پێ بکەینەوە، چ ئەوانێ لەسەر بودجێ پەرەپێدانی پارێزگایەکان بووینە، چ ئەوانێ لەسەر بودجەی وەزارەتەکان و بەرهێنان بووینە. هەموو ئەو پرۆژانە هەوڵمان داوە جارێکی کە دەستیان پێ بکەینەوە و دروستیان بکەینەوە. و پرۆژەکان کە لە ساڵی 2014ەوە ڕاوەستا بوون، چ کێشەی تەکنیکیەکانیان هەبێتن وەک چ کێشەی یاساییان لەگەڵ بەڵێندەرەکان هەبێتن، ئێمە هەوڵی جدیمان داوە تا ئەو پرۆژانە جارشکە دەست پێ بکەینەوە تەواو بکەین. زۆرش لەو پرۆژانە تەوامان کردوونە و ئەفزەلەتی ئێمەش لەسەرەوەی کە هیچ پرۆژەیەک بە نیوەچری نەمینێتن. خاڵشکە کە دەمەوێت ئیشارەتی پێ بدەم بابەتی ڕاوەستانی پرۆژەکانە، ئێمە لە ساڵی پێشتر لە 2022 بڕیارێکمان دەرکرد کە لە مانجی نهایەتی مانجیدا پرۆژەکانمان لەبەر بابەتی کەش و هەوا ڕاگرت تا مانجی 3. ئەم ساڵە بڕیارێکمان دەرکرد لە ئیدارە سەربەخۆی سووران هیچ پرۆژەیەک بە فەرمی ڕانەوەستاندرا، چونکە زۆر جاران کەش و هەوا زۆر لەبارە بۆ ئەوەی بتوانین بەردەوامی بە پرۆژەکان بدەین. ئێمە لەگەڵ بەڕێندەرەکان قسەمان کردووە لە هەر کاتێکە کەش و هەوا لەبار نەبێتن، تیمی چاودێری دەتوانێتن کاتی زۆرتریان پێ بداتن، بەڵام هیچ پرۆژەیەک بە ڕسمی ڕانەوەستاوە و هەر کاتێکشکە کەش و هەوا لەبار بێتن ئەوان دەتوانن پرۆژەکانیان جێبەجێ بکەن، چونکە زۆر لە پرۆژەکان هەیە لەوانەیە لەو وەرزانە باشتریش بیتن بۆ جێبەجێکردن لەوەی لە مانگەکانی 7 کە پلەی گەرما زۆر بەرزە جێبەجێ دەکرێتن. بۆیە ئەوە شێکێک لە بڕیارەکانمان بوو کە هیچ پرۆژەیەک نابێ لە وەرزی زستان بە فەرمی ڕابوەستێتن ئیلا ئەگەر کەش و هەواکە لەبار نەبێتن. بابەتی کە دەمەوێت شارەتی پێ بدەم، تەوان ئێمە پرۆژەکانمان پرۆژە خزمەت گوزاریەکانی ناوگەڕک و کۆڵانەکان بووە و پرۆژەی بچووکمان هەبووە، پرۆژەی مامناوەندیمان هەبووە، پرۆژەی استراتیژیشمان هەبووە. ئەو پرۆژە استراتیژیانێک کە ئێمە لە ئیدارەی سۆران کارمان لەسەر کردووە، وەکو پێشتر ئاماژەم پێکردێکێک لە لەو پرۆژە استراتیژیانێکە کاری لەسەر کراوە بابەتی ڕێگاوبانەکانە کە چەند پرۆژێکی استراتیژی ئێستا لە بواری جێبەجێکردندان و چەند پرۆژەیەکی استراتیژیش لە ساڵی 2024 دەچێتە بواری جێبەجێکردن کە ئێستا بە کورتی ئاماژیان پێ دەکەم. بابەتی چریکە کە ئەو پرۆژانێک کە لە ساڵی 2024 وەکو باسم کرد دەستمان پێ کردووە، پرۆژەکان زۆربەی هەر زۆریان لە کۆتاییەکان ینی خەریکن پرۆژەکان تەواو دەبن. ئەو پرۆژە استراتیژیانێک کە دەمەوێت لێرانە ئیشارەتیان پێ بدەم بۆ ساڵی 2024 پرۆژەی یەک لە پرۆژە گرنگەکان پرۆژەی ڕیسایکلینگە کە بە خۆشحالیەوە جەنابی سەرۆک حکوومەت ڕەزامەندی داوە بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەیە. ئێمە زۆر جاران باس لەوە دەکرێتن و پارساڵیش پرسیار لەوە کرا کە بۆچی پرۆژەکان بە درەنگەوە دەست پێ دەکرێن. طبعا ساڵی 2023 ئێمە پرۆژەکانمان لە کاتی خۆیان دەست پێ کردو و ماوەیەکش وەکو لەبەر کەش و هەوا ڕاوستان، بەڵام پارساڵ 2024 خۆتان دەزانن و هەموو لایەکش دەزانێت بەهۆی ئەو قەیرانانەوە ئەو کێشانێک کە لەگەڵ حکوومەتی فدرالی عێراق هەبوون، ئێمە بەرچاوڕوونیمان نەبوو لە دابینکردنی ئەو بودجەی پێویست کە بۆ ئیدارەی سۆران دانرا بوو، بەڵام بە خۆشحالیەوە لە دوایین مانگەکان ئێمە دەستمان بە جێبەجێکردنی ئەو پرۆژانە کردو و زۆرێکشمان لەو پرۆژانە لە ماوەی ئەو چەند مانگەی نهایەتی 2024 توانیمان پرۆژەکان تەواو بکەین و ئەوانێک کە تەواویش نەکرامە. طبعاً ئەو پرۆژانێک کە باسی دەکەم هەموو ئەوانێک کە لەسەر بودجێ پەرەپێدانی پارێزگایەکان و لەسەر وەزارەتەکانیشن، بۆ نمونە وەزارەتی لە ڕێگاوبان بەڕێوەبەراتی چاکردنەوە ڕێگاوبان ئێمە 35 پرۆژەمان هەبووە. لەم 35 پرۆژەیە 10 پرۆژە ئێستا حالیان لە بواری جێبەجێکردندان و 10 پرۆژە تەواو بوونە، 15 پرۆژەش لە پرۆسەی تەندەرینگن. یعنی ئێمە هەرچەندە بە زۆر بەدرەنگەوە ئەو ڕەزامەندیانە گەڕاوە،
بەڵام ئێمە توانیمان لە ماوەیەکی کورت هەوڵ بدرێتن زۆربەی زۆری ئەو پرۆژانە بچێتە بواری جێبەجێکردن. بێمەوە سەر بابەتی پرۆژە استراتیزیەکەی ئەوەی کە باسم کردی بابەتی ڕیسایکلینگەکەیەکە لە پرۆژە استراتیزیەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران بە خۆشحاڵیەوە خودی جەنابی سەرۆکی حکوومەت ڕەزامەندی لەسەروەداوە وە گرێبەستەکەش واژوو کراوە ئینشەڵڵا هەر لە سەرەتای مانجیەک بەردی بناغی پرۆژەی ریسایکلینگ لە ئیدارەی سەربەخۆی سۆران دادەنرێتن کە یەکێکە لە پرۆژە استراتیزیەکان و پرۆژەی دیکەی استراتیزی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران نەبوونی پارکە کە پێشتریش زۆر جار ئاماژەمان بەوە کردووە ئێمە ئەو تاڵە کارمان لەسەرەوە کردووە بۆ دەست نیشانکردنی ئەو شوێنانێک کە گونجاون بۆ دروستکردنی پارکی نیشتیمانی لە ئیدارەی سەربەخۆی سۆران سێ جێمان دیاری کردوونە و دیزاینەکان و خەریشی دیزاینکردن دوای تەوابوونی دیزاینی ئەو پرۆژانش ئەو پارکانە لە ئایندەیەکی نزیک کە باس لە ئایندەیەکی نزیک دەکەم لە ساڵی 2024 ئێمە جێبەجێکردنی ئەو پارکانش دێخینە بواری جێبەجێکردن. بە هەمان شێوە ئەگەر باس لە پرۆژەکانی کەرتی تەندروستی بکەین ئێمە هەموو هەوڵ و تەقەلاکمان بۆ ئەوەیە کە کەمترین هاوڵاتی سەردانی دەرەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران بکاتن بۆ چارەسەرکردنی کێشەکانی تەندروستیان. ئێمە داتاکمان لەبەردەست هەبووە بۆ ئەوی بتوانین باس لەوە بکرێتن کە ئەو کێسانە چینە کە بۆ چارەسەر دەستنە دەرەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران و پێویست بە چ دەکرێتن بۆ ئەوی بتوانین ئێمە ئەو کێسانە بە دابینکردنی جیهازێکە بە دابینکردنی دکتۆری پێویستە بە دابینکردنی ژووری پێویستە بۆ ئەوەی ڕێژەی ئیحالە لە ئیدارەی سەربەخۆی سۆران کەمتر بکەینەوە تارگێتمان ئەوەیە کە ئەو ڕێژەیە کەمتر و کەمتر بکەینەوە. ئەوەی کە دەبین باس لە کە باسم کرد باس لە ڕێژەی ئەنجامدان ئەگەر تەماشایی بکەن تەماشا دەکەن ڕێژەی ئەنجامدان ڕێژەیەکی زۆر بەرزە سۆران 1970 چۆمە 1970 ڕواندز 93 مێرگە زۆر 100 سیدەکان 1996 خەلیفان 1998 ینی ئەو ڕێژە جێبەجێکردنی پرۆژانە بەڕاستی بەلایمەوە گرینگە و بەلایمەوە گرنگیشە هەر پرۆژەیە کە دەستمان پێکرد هەوڵ بدرێتن لە ماوەیەکی زەمەنی ینی فترەیەکی کورت ئەو پرۆژەیە تەواو بکرێتن نەک تەنها ئەو ماوەیە کە بۆ بەڵەندە دانەدرێتن بەڵکو هەوڵ بدرێتن لە ماوەیەکی کورتتریش ئەم پرۆژانە تەواو بکرێتن. پرۆژەکانی دیکەی کە کارمان لەسەر کردووە ئێستا یەکێک لە پرۆژە استراتیزیەکان جارە ناسمە زۆر وردەکاریەکانی بەڵام ئۆڤەرپاسی دەواازەی سۆرانە کە ئەوەش بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەتی لەسەر بوو بۆ ئەوەی هەموو ئەو جوم و جۆڵە بە تایبەتی جوم و جۆڵە بازرگانیانەی کە بەناو ئیدارەی سەربەخۆی سۆران تێرەپەڕێتن ئێمە ئاسانکاریان لۆ بکەین ینی لە حاجیومەرانەوە ئەو جوڵەی بازرگانی کە دێتن تا دەگاتە هەولێر ئاسانکاری بۆ بکرێتن بە تەوابوونی جۆسایدی سپیرێک خەلیفان بۆ بەستنەوەی بە شەقامی باسوورمە دوایی تەواوکردین ئەو پرۆژەی تا دەگاتە دەواازەی گەلی ناوگەلیش هەوڵی بەرفراوانکردنی دەدەین وەکار لەسەر جۆسایدی چۆمان حاجیومەران کارێکی زۆر جدیمان لەسەر کردووە و زۆر خۆشم زۆر بە لەسەری وەستاوم بۆ ئەوی ئەو پرۆژەیە تەواو بکرێتن و چۆمان سۆرانیش لە هەنگاوی یەکەم ئێمە حەدی عەقل بتوانین شەقامەکان بەرفراوان بکەین هەموو ئامانجلەوەیە کە ئەو جوڵە بازرگانیەی لە حاجیومەرانەوە بۆ هەولێر و شارەکانی کە دەچێتن ئاسانکاری تێدا بکەوێت و نەبێتە بەربەستێکش لە پێش پرۆژە و جومجۆڵی گەشتیاری و لە بەردەم هاوڵاتیانی ئاسایش کە ئەم شەقامانە بەکاردێنن. خۆتان نەزانن سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تا ئێستا دوو دەواازەی دەکەوتە ئەم سنوورەیە کە چیان لە دەواازەی حاجیومەرانی لە وڵاتی یارانە و ئاوێت کەشان دەواازەی زێت لە گەڵ وڵاتی تورکیا و دەواازەی سێمیش ئێستا ئێمە هەر لەسەر لە پرۆسەی نەبوو ئەوەی ئەم دەواازەیە لەگەڵ ئێرانیش لە قەزای سیدەکان بکرێتەوە بە هەبوونی ئەو سێ دەواازەیە مدڵنیاییەوە جوولەی بازرگان ئێستا خۆناغێکی دیکە بۆ ئێمە ئامادەکاری بۆ ئەو جوڵە بازرگانیە بکەین کارە جدیمان لەسەر بەفراوانکردنی شەقامەکان کردووە بۆی بتوانین ئیستیعابی ئەو جوڵی بازرگانیە و ئیستیعابی ئەو جوڵە گەشتیارش بکرێتەوە. بابەتشکەی کە کارمان لەسەر کردووە و بە چاودێری ڕاستە و خۆی جەنابی سەرۆکی حکوومەت بابەتی ماستەر پلانی گەشتیاریە کە ئەویش لە پرۆسەدایە دوا قۆناغەکانیدا بە تەوابوونی ئەو ماستەر پلانە لەسەر بەشێکی ناوچەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران دەتوانم بڵێم دیسان
کەرتی گەشتیاری دەچێتە خۆناغێکی دیکە بەڵام دیسانەوە بۆ ئەوی ئامادەکاری بۆ جێبەجێکردنی ئەو ماستەر پلانی گەشتیاری بکرێتن ئێمە دارشکە هەوڵ دەدەین کە پرۆژەکانی استراتیزی ڕێگاوبان بە ماوەیەکی کورت تەواو بکەین. بابەتی پەروەردەمان هەیە کەرتی پەروەردە بەڕاستی کە لەوانێ پێداویستی زۆر پێویست هەبن بۆ قوتابخانەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران بە تایبەتی قوتابخانە دوورە دەستەکان. ئێمە لەگەڵ جەنابی وەزیری پەروەردە لەسەر خەتین و یەکێک لە تارگێتەکان و بەرنامەی ئێمە ئەوەیە کە لە زۆرێک لەو گوندانە قوتابخانەکان کە تا ئێستا بەسەر سەریان خۆ لە ماوەنەوە ئێمە داتاکمان لە بەردەستدایە هەوڵ دەدەین لە ماوەیەکی کورت هەموو ئەو قوتابخانەستە دەستمان پێکرد و چەند قوتابخانەیەکمان دروست کردووە و لە بەرنامەی ئێمەی ساڵی 2024 ئەوەیە کە نابێت هیچ قوتابخانەیەک لە گوندەکان ئەوانەیە کە سەرخۆڵن بمێنن و ئەو قوتابخانانەشی کە تا ئێستا کێشە و گرفتیان هەیە لە ڕووی بینایەوە ئەوانەشی چارەسەر بکرێن و ئەو داتا ئێستا لە بەردەستی ئێمەدایە و لە هەوڵی ئەوەدان کە ئەو قوتابخانانە جێبەجێ بکرێن. پرۆژەکانی دیکەی وەکو ئاو کارەبا ئێمە ئاو کارەبا هەموو ئەو پرۆژانی ئێستا کە لە بواری جێبەجێکردنی ڕێگاوبان جێبەجێیان دەکەین ئێمە داوامان کردووە پاکێجێکی تاوا لە بەردەستی ئێمەدا بێتن. یەکێک لە هۆکارەکانی دواکەوتی هەندێک لە پرۆژەکانیش ئەوە بووە بۆ ئەوەی ئەو هەماهەنگی و هاوکاری لە نێوان بەڕێوەبەرایەتەکانی هەم شارەوانیەکان و ئاو و کارەبا بۆ ئەوی کە لە گەڕەکێک پرۆژەیەک جێبەجێ دەکەین دوای جێبەجێکردنی پرۆژەکە یان قیرتاوکردنی ئەو گەڕەکەیان ئەو شەقامە لە داهاتوو تووشی کێشە و گرفتی ئاو یان ئاوەڕۆ نەبینەوە. بۆیە ئێستا هەموو ئەو پرۆژانێکە جێبەجێ دەکەین پاکێجێکی تاوا تا پاکێجێکی تاوا لە بەردەستی ئێمەدا نەبێتن هەموو کەم و کوڕیەکان دەستنیشان نەکرابن و بەیەکەوە تیمێکی هاوبەش پرۆژەکان جێبەجێ دەکەن پێشتر بابەتی شەبەکەی ئاو چارەسەر دەکرێتن ئینجا ئاوەڕۆ ئەو جاداینە سەر بابەتی قیرتاوکردن و زۆرێک لەو شوێنان و گەڕەکانی کە هاوڵاتی پەیوەندیان کردووە کە تا ئێستا نەکراون ئەوە کێشەی ئەوە بووە کە هەوڵمانداوە کێشەی ئاو و ئاوەڕۆیان بۆ چارەسەر بکەین. بەنسبەت بابەتی ئاوەڕۆ ئەمە لە ناو سەنتەری سۆران گرنگجێکی تایبەتمان بەو بابەتە داوە هەموو ئەو شوێنانەی کە ئاوەڕۆ بە تایبەتی بۆنێکی ناخۆشی بۆ هاوڵەتیان دروست کرد بوو ئەگەر دراسەیەکی ناو سنتەری سۆران بکەین هەموو ئەو پرۆژە ئاو دێریانەی کە کەوتوو تۆ ناو سنتەری سۆران ئێمە هەمومان دەست پێ کردووە تقریبان ئەو پرۆژانە 75 بەرەو سەری تەوا بووە لە ساڵی 2024 هیچ پرۆژەیەکی ئاوەڕۆ لە ناو سۆران نامێنێتن ئێمە نەکرد پرۆژەکانی ئاوەڕۆ جێبەجێ دەکەین و هەوڵمانداوە سوود لە سەر ئەو ئەوانەی کە دروست دەکەن ئەو مەزرا سندوقیانێک کە دروستی دەکەن بۆ ئاوەڕۆ هەوڵ دەدەین پرۆژەیەکیان لەسەر جێبەجێ بکەین جا چ پرۆژەی شەقام بێتن چ پرۆژەی وەکو سەوزایی بەکاربێنین بەڵام ئامانزی ئێمە ئەوەیە کە نابێت هیچ شوێنێکی ئاوەڕۆی قڕس بمێنێتن و خاڵێکی لەوەش گرنگتر ئەوەیە کە ئێستا ئەمە کاری لەسەر دەکەین بابەتی ڕیسایکلینگ و خاوێکردنەوەی ئەو ئاوە قورسەیە ئێستا یەکێک لە پرۆژەکان لە بەردەستی ئێمەدا لەگەڵ تیمێکی زانکۆی سۆران کار لەسەرەوە دەکەین کە ئەو ئاوەڕۆی لە کەندی دیانە ئێستا دێتە خوارەوە خەریکی پرۆژەیەکن بۆ ئەوی بتوانین ئەو ئاوە قورسە جارێکی کە خاوێن بکەینەوە و لە شوێنێک خەزنی بکەین و جارێکی کە بەکاری بێنینەوە بە سەر دروستکردن و بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە وەکو دەستپێکێک دەبێتن بۆ هەموو پرۆژەکانی دیکەی ئاوەڕۆ کە ئێمە بتوانین سوود لە ئاوەڕۆی قڕس وەربگرین و جارێکی کە پاچیان بکەینەوە بەکاریان بهێنینەوە بە تایبەتی بۆ بابەتی سەوزایی بەڕاستی وەشێکێکە لە پرۆژانی کە ئێمە لە ئیدارەی سۆران کاری لەسەر دەکەین لە ڕووی ژینگە پارێزیەوە هەموو ئەو پرۆژانە کە جێبەجێ دەکەین بابەتی ژینگە پارێزی لە بەرچاو دەگیرێتن پرۆژەیەکی کەش کە ئەوش هەر لە بابەتی ژینگە پارێزی بابەتی سوودوەرگرتنە لە وزەی خۆر بۆ دروستکردنی کارەبا یەکێک لە بەرنامەکانی ئێمە کە لە بەردەستماندا بۆ گوندەکان ئەوەیە هەوڵ دەدەین تقریبان دوسێ گوندمان لە بەردەستدا وەکو پایلۆت کاری لەسەر دەکەین بۆ ئەوەی بتوانین سوود لە وزەی خۆر وەربگیرێتن تا کارەباکانیان بۆ دابین بکەین بە هاوکاری پاڵپشتی بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆران هەوڵ دەکەن هەوڵ دەرێن ئەو پرۆژانە جێبەجێ بکەن چونکە بە سوودوەرگرتن لە وزەی
خۆر ئێمە دەتوانین سوودێکی زۆر بووە هەم بۆ گوندەکان و هەمیش کەمکردنەوەی ئەو فشارەی کارەبا کە لەسەر وەزارەتی کارەبا هەیە لە ناوچەکانی دیکە بتوانین کەم بکەینەوە بە جێبەجێکردنەوە پرۆژان ئەو پرۆژه ئێستا لە بەردەستی ئێمەدایە و بە تەوابوونی ئەو پرۆژێ هەوڵ دەدەین ئەگەر هیوادارم کە سەرکەوتوو بیتن و کاری زۆر زۆر باش و جدی لەسەر کراوە هەم پرۆژەی وزەی خۆر و هەم پرۆژەی خاوێنکردنەوەی ئاوی قورسیش کە ئێستا کار لەسەر دەکەین با سەر ئەو هەبوون ئەو دوو پرۆژەیە ئێمە دەتوانین دەستپێکێک بکەین بۆ ئەوەی بتوانین زیاتر سوود لە وزەی خۆر و لە ئاوی قورس وەربژیرێتن. بەڕێزان ئەو پرۆژانی ئێستا کە باسم کرد لە بەرنامی ئێمەدا بۆ ساڵی 2024 یەکێش کەش ئەوەیە هەوڵ دەدرێتن ناو سنتەری شارەکان هیچ گەڕێکێک و شەقامێک نامینێتن کە قیرتا و یان کۆنکریتی نەبێتن. داوا لە هەوڵاتیانەکەین کە پشت و درێژ بن لەگەڵمان بەرنامی ئێمە ئەوەیەوە بەرنامی خودی کابینە نوێم ئەوەیە کە پرۆژە خزمەت گوزاریەکان بە شێوەیەکی خێرا بگاتە هاوڵاتیان و هەوڵ بدرێتن کە سوود لە پرۆژە خزمەت گوزاریەکان وەربگیرێتن. دوایین خاڵ کە دەمەوێت ئشارەتی پێ بدەم ئەوە باسم لە بابەتی پرۆژە خزمەت گوزاریەکان کرد بابەتێکیکەی کە ئێمە کاری جدی لەسەر دەکەین و کاری جدیشمان لەسەر کردووە بابەتی هەلی کارە بۆ گەنجانی ئەم سنوورە زۆر جار باسمان لەوە کردووە ناوچەی سۆران ناوچەیەکی استراتیژی گرینگە هەم لە ڕووی گەشتیاری و هەم لە ڕووی بازرگانی و هەم لە ڕووی کشت و کاڵیشەوە پرسیارێکی جدی دەبێ ئاراستی خۆمان بکەین ئایا ئێمە توانیوێتمان ئەو کارتانەوەکو پێویستە سوودی لێ وەربگیرێتن ئەوەی کە جێی دەستخۆشی و ئەوەی کە جێی بۆ ئێمە جێگای خۆشحاڵیە بابەتی بەرنامەکانی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ سوود وەرگرتن لە بەروبوومە کشت و کاڵیەکان زۆر جاران کار باس لەوە دەکرا کە بەروبوومی کشت و کاڵی زۆر نایەب و باشمان هەیە بەڵام نەمانتوانیوە مارکێتینگی لەسەر بکەین و نەمانتوانیوە ئەو بەروبوومانە ساغ بکەینەوە بە تایبەتی لە بۆ دەرەوەی هەرێمی کوردستانە بنێرین. ئێستا دەستپێکی ئەو بیرۆکەی ناردنە دەرەوە و هەناردەکردنی بەروبوومەکانی هەرێمی کوردستان بەروبوومە کشت و کاڵەکانی هەرێمی کوردستان بۆ دەرەوە ئێمە دەتوانین لە ئیدارەی سەربەخۆی سۆران سوودێکی زۆر زۆر باشی لێ ببینین چونکە چەند بەروبوومێکمان هەیە کە تایبەتە بەم ناوچەیە تقریبان وەکو بڕاندێکە ئێمە دوای ئەوەی کە باسم کرد جارش کە دێنەوە سەر بابەتی ڕێگاوبانەکان کە ڕێگاوبانەکان تەواو بوون ئێمە هەوڵ دەدەین کە سوود لەو بیرۆکەیە و لەو بەرنامەی کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستان وەربگرین بۆ هەناردەکردنی بەروبوومە کشت و کاڵیەکانی ئەم دەڤەرە بە هەبوونی ئەم بیرۆکەیە و بە وەکو باسم کردێ بە ماستەرپلانی گەشتیاری ئێمە هەوڵ دەدەین دەستیەوە بەرهێنەر بۆ ئەم ناوچەیە ڕابکێشین وکردنەوەی سنتەری بازرگانی کە یەکێکە لە بەرنامە لە پرۆژە استراتیژیەکانی ئێمە کردنەوەی سنتەرێکی بازرگانی لە سۆران بۆ ئەوی بتوانین ئەو جم و جۆرە بازرگانی کە هەیە لە ناو سۆران پاوسێکی پێ بکرێت و لێرە دابشکاری ئەو کاڵانەی کە دێتن بەسەر ناوچەکانی دیکە هەرێمی کوردستان و شارەکانی عراقیشدا دابش بکرێتن بە هەبوونی ئەو سنتەرە و بە هەبوونی ئەو پرۆژە استراتیژی و ماستەرپلانی گەشتیاری و بە هەبوونی ئەو بەرنامانەیە کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەرەپێدان و گەشەسەندنی کەرتی کشت و کاڵی ئێمە دەتوانین هەڵی کار لەم ناوچەیە بەرز بکەینەوە و گەنجانمان پێویستیان بەوە نەبێتن کە بۆ دۆزینەوەی کار سەردانی دەرەوەی ئیدارە سەربەخۆی سۆران بکەن بەڵام لە ماوەی ئەم دو ساڵی ڕابردوودا ئێمە زیاتر پڕژاینە سەر جێبەجێکردنی پرۆژە خزمەت گوزاریەکان هەموو ئەو بەرنامان و پلانانێک کە باسم کردن ئێمە لە ساڵی 2024 لە بەردەستمان دەبێتن و هیوادارین لە کۆتایی ساڵی 2024 ئەوانێک کە پەیمانمان بە هاوڵاتیان و هاوشاریانی خۆماندا لە ئیدارە سۆران بێخینە بە بواری جێبەجێکردن لە کۆتایی دەجارشکە من سوپاسی هاوڵاتیان و هاوشاریانی خۆم دەکەم لە ئیدارە سەربەخۆی سۆران کە هاوکاری و پاڵپشتێکی تەواوی ئیداریان کردووە لە هەموو ئەو بارانە لە هەموو ئەو پرۆژانێک کە ئێمە دەستمان پێکرۆ جێبەجێکردنەوە سوپاسی پش و درێژیشان دەکەم بۆ ئەو شوێنانێک کە تا ئێستا دەستی خزمەت گوزارن نەگەیشتی تێ لە ئایندێکی نزیک خزمەت گوزاری بۆ هەموو ناوچە و قەزا و ناحیە و گوند و گەڕەکەکان ئینشاڵڵا دەگەینین. سوپاسی ئەوەش دەکەم بۆ ئامادەبوونتان ئەگە پرسیارەکاتان لە چوارچێوەی ئەم بابەت ئەم کۆنگرە ڕۆژنامەوانی بتون سوپاستان دەکەم. لە تۆڕی میدیای ڕوودا و چوار پرسیارم هەن لەگەر دوانی جوابیان دێ و کاتسەبێت پرۆژەکان باس کرد بەشی زۆری بودجەی دەرخانکرا بۆ ئیدارە سەربەخۆی سۆران بۆ بوارە ڕێگاوبان بەڵام یەکێ لە ڕێگا هەرە وێران و مەترسیدارەکان ڕێگای نێوان سۆران چۆمانە هیچ نەبێت فراوانکردنی یان پرۆژەیەک بۆ بجوت سایتکردنی کێوە دوواری جێبەجێکردن
بابەتی دۆم باس کرد بابەتی کەتی تەندروستێکا هەڵگور هاونیشتیمانی ئەڵێ دابینکردنی جیهازێکی سیتی سکان چارەسەری و دەردەگەورەی ناکرد کە تا ئێستا هاونیشتیمانی لۆشکانی سار لۆشکانی لاق ڕەوانی هەولێر دەکرێت میکانیزمێکی دیکە نیە لەوەی دکتۆری باش بهێنرێت یان ئەو دکتۆرانی لێرە هەندی جوار بکەن بە دەوامکردن بۆەوەی چارەسەری ئەو خەڵکە بکەن ئەوەی لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە بینیم باست نەکرد دروستکردنی بەندا و بکاگەڵ لە دووسێ بارانی و دوو ڕۆژە کەسێک بەسەر و باراندا ڕۆژت بێت هەست بەوە کایانی دڵی بەوە دێشێت کە ئەو هەموو ئاوی باران و ڕووبارە ئەڕوا بێەوەی بەنداوێکی لێ دروست بکرێت لێرەش نەبینی باسکی ئایا هیچ پلانێکتان نییە لەوەی ئیش دۆ بردانەوەی ڕاوە بکەن دوایین پرسیارم کاگەڵ ئێرە بۆ ئیدارەی سەربەخۆ بەڵام تاو پێستا کۆنتڕۆلی کارەباکی لەدەستی ئەو لێرە یعنی حەق نییە کۆنتڕۆڵەکەی بێتەوە بەردەست خۆتان بە تایبەت بۆی کە باشتر هەست دەکەن بۆی کە لە گوندەکان لەو کاتی کە کارەباکەم دەبێتەوە بتوانن جدولێکی ڕێکتر بە لەسەر داواکاری هاونیشتیمانیەدا بن بە تایبەت گوندەکانی دەوروبەری سۆران هەموو باڵەکایەتیش بە هەڵڵێ مۆریدیان تێدانی هەمیشە گلەیەوە دەکەن کە سیستەمێکی کارەبایان پێ دەدرێت کە لە هەولێرە ڕەنگە لە هەولێرە نەزانێت لێرە پێویستی بە چێبێ و پێویستە چۆن دابش بکرێت. طبعا بەنسبەت ڕێگای سۆران چۆمان ئێمە وەکو پێشتریش ئشارەتم پێ کرد یعنی دوو بابەتێکەکیان فراوانکردنی ئەم شوێنانەیە کە دەتوانین فراوانی بکەین بەڵام پرۆژەیەکی استراتیزیمان لە بەردەستیدایە جەنابی سەرۆک حکوومەت ئەمری کرد کە ئەو پرۆژەی کاتی خۆی لە مامەجەلکە جۆسایت بە تونێلەکاندا دەستن تا چۆمان ئێستا کارمان لەسەوە کردو دیزاینەکەی تەواو بووە دەخینە بەردەست جەنابیان بۆ ئەوەی دراسە ئەوە بکەین چۆن بتوانین ئەو پرۆژە استراتیزیە بە شێوێک بە میکانیزمێک PPP لەگەڵ کۆمپانیایکی تایبەت بتوانین چارەسەری بکەین لە پەرەلێل لەگەر ئەو بیرۆکەی جێبەجێکردین ئەو پرۆژە استراتیزیە ئێمە ئێستا تیمێکمان هەیە کاری لەسەر ئەو شوێنە کردو کە ئێمە دەتوانین بەرفراوانی بکەین و کاری جدیشمان لەسەر جۆسایدی حاجیمەران چۆمان کردووە ئەو جۆسایدەکە باسم کرد بۆ ئەوی بتوانین لە ئایندێکی نزیک تەواو بکرێتن عنی ئێمە ئەو پرۆژانە گرینگن پرۆژەی ڕێگاوبان بەنسبەت ئێمە پرۆژەی استراتی و گرینگن بۆ ئەوی بتوانین کارتەکانی بازرگانی و گەشتیاری و بازرگانی و گەشتیاری و کشت و کاڵش بێخینە قۆناغێکی دیکە بەنسبەت بابەتی کەرتی تەندروستی تەمان هەندێک کێشە هەیە لەوانێ لەسەر ئاستی هەرێمی کوردستان هەبێتن و هەندێک کێشەش تایبەتە بە ئیدارەی سەربەخۆی سۆران ئێمە لە ماوەی ئەو 2 ساڵی ڕابردوو چ بە دابینکردنی جیهاز و بە نۆژەنکردنەوەی نەخۆشخانەکان و بە دابینکردنی دکتۆری زیاتر هەوڵمان داوە ئەو داتای کە ئێستا لە بەردەستی ئێمەدایە ڕێژەی ئیحالەکردنی کێسەکان بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشتر زۆر جیاوازی هەیە بەڵام تا ئێستاش حالە دەکرێتن تەوانەوە لە هەموو دنیا هەیە شەرت نییە ئێمە هەموو کێسەکان هەبیتن کە لێرە خەڵک نەسێتن بەڵام بۆ کێسە سەرەتاییەکان بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر کێسێک تەنها پێویستی بە دکتۆرێک هەبێتن یان کێسێک تەنها پێویستی بە جیهازێک هەبێتن بە دڵنیاییەوە ئێمە ئەوە دابین دەکەین بەڵام شەرت نییە هەموو بە تایبەتی کۆڵد کێسی وەکو پێ دەڵێن کۆڵد کێس شەرت نییە ئێمە مەسەڵەن بۆ نەشتەرگەریەکی گەورە ئێمە هەوڵ بدرێن لێرانە بکرێتن زۆر ئاساییە لە هەولێرش بکرێتن بەڵام خزمەت گوزارە سەرەتاییەکان و کێسە سەرەتاییەکان هەموو ئامانجی ئێمە ئەوەیە دەبێت ئەو کێسانە لە سنووری ئیدارە سەران و لە نەخۆشخانەکانی ئیدارە سۆران چارەسەر بکرێتن بەنسبەت دروستکردنی بەندا بە دڵنیاییەوە ئێستا ئەمە لێرە باسمان نەکرد چونکە هەندێک شتێ دەمەوێت دوای ئەوەی کە زانیاری دروستمان کەتە بەردەست و دیزاینەکان تەواو بوو لەوانەیە ئەو پێویستی بە کۆنگرە ڕۆژنامەیەکی تایبەت هەبێتن بۆ ئەوەی کە باس لە ئەو شوێنانە بکەین کە ئێمە کارمان لەسەر کردووە بۆ دروستکردنی بەندا بۆ دروستکردنی پۆند ویل لەناو هەموو ئەو شوێنانە ئێستا لە سۆران هەیە شوێنی گونجامان هەیە و کاری جدیش لەسەر مۆزوع ئەکرا و تیمێکی تایبەتیش بە ئەمری جەنابی سەرۆک حکوومەت ئێستا کار لەسەر دەستنیشانکردنی ئەو شوێنانە دەکاتن کە ئێمە دەتوانین ئەو پرۆژانە لێ جێبەجێ بکەین بەڵام وەکو باسم کردەوە ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکە و زانیاران دەخینە بەرزت هاوڵاتیان بەنسبەت کارەبا دیسان کۆنتڕۆلکردنی کارەبا ئێمە بەشی کۆنتڕۆلکردنی کارەبا ئێستا بۆ زوانە لە بەڕێوەبەریاتی گشتی کارەبای سۆران دەکرێتەوە بۆ ئەو ئێمە بتوانین خۆمان ئەو داباشکاریانە بکەین
بۆ شوێنەکان و قەزا و گوند و ناحیەکانی سۆران بەڵام ئەوی بەنسبەت ئێمە گرینگە کە تازە ئیشارەتم پێدا بابەتی ئەوەیە کە تەنها پشت بە کارەبای هەولێر و ئەو سەرچاوانەی تەولید نەبێتن یعنی ئێستا ئێمە کێشەمان تقریبا کێشەمان لە تەولید نییە کێشەمان لە کۆکەی سوود وەرگرتن لە وزەی خۆر بۆ دروستکردنی کارەبا ئەستا لە گوندان دەستمان پێکردووە ئەگەر ئەوە بیستە بواری جێبەجێکردن من دڵنیام زۆر کێشەی زۆر بە هەرە زۆری گوندەکان چارەسەر دەکرێتن بە دەعم و پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردنەوە پرۆژانە هەوڵ دەدەین کە فشاری کارەبا لەسەر وەزارەتی کارەباش کەمتر بکرێتەوە. عەبدولمستەعین لەکێنێن کاکەڵبوو لەسەر ماڵی حوسێن عوزنی موکریانی پرسیار پێکردیارە لە ساڵی 2011ەوە ئەو ماڵەوە بڕیار بوو بە هاوکاری سەردیکار ڕۆژنامەنووسان ماڵەکە نوێژەن بکرێتەوە بکرێتە ماڵێک بۆ ڕۆژنامەنووسان بەڵام پرۆژێ تا ئێستاوە خۆی ماوەتەوە جگە لە بەردی بناغی هیچ لەسەر هیچ نەماوە لەگەڵەوە نەخۆشخانەی گشتی ڕواندەز بە شوێ گەیشت کە بەردی بناغی لە ساڵی 2011 دانرا بڕیار بوون نەخۆشخانەیەکی گشتی بۆ قەزای ڕواندز دروست بکرێت بەڵام تا ئێستا جگە لە بەردی بناغی ئەویش بە هەمان شێوە هیچی بۆ نەکراوە. دەستا خۆش تەوان هەموو ئەو پرۆژانەی هەم لە بابەتی خزمەت گوزارە سەرەتاییەکان و هەم لە بابەتی ڕۆشنبیری و کەلتوری و وەرزش و هەموو ئەوانە بەنسبەت ئێمە گرینگن بەڵام کە میزانی و بودجێ لە بەردەستدا دەبێت دابشکارێکی بۆ بکەیت تا بتوانین بە شێوەیەکی دادپەروەرانە ئەو بودجێ لە بەردەستمانە دابش بکەین بە دڵنیاییەوە ئەو شوێنەی حوزنی موکریانی و بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەیە و ڕنگدانەوەی ناوچەی سۆران کە ناوچەیەکی مێژوێکی قوڵ و دوور و درێژی لەگەر ڕۆژناماوانی هەیە ئێمە دەبێ بیکەینە سمبول و بەکاریشی بێنین شوێنەوار چەندین شوێنەواری گرنگمان هەیە ئێمە ئێستا دەتوانین سوودی لێوە بگرین بە تایبەتی کە ئێمە ناوچەیەکی گەشتیاری ناو گەشتیارانێک کە سەردانی ئێران دەکەن دەبێت بەوە ئاشنا ببن کە مێژووی ئەو شارە و مێژووی ئەو دەڤەرە بۆ چی دەگەڕێتەوە چی هەبوو پێشتری ئەوانە دەبێت خەڵک گەشتیاران بۆ ئاشنا بکرێن و بە خەڵکی خۆشمان بۆ ئاشنا بکرێن بۆیە لە ئەولێواتی ئێمە ئەمە ینی کەرتی گرنگن وە کاری لەسەر دەکەین بەڵام ئێمە ئەوەی کە پێشتریش بۆی دابینکراوە کارنی گفتوگۆمان لەسەرەوە کردو ئەگەر لە هەنگاوی ئێستا ئەگەر شوێنێکی زۆر بەرفراوانش نەبیتن بەڵام بتوانین نۆژەنی بکەینەوە شوێنێک دروست بکەین بۆ ئەوەی گزارشت لە مێژووی ڕۆژناماوانی لە ڕواندز بە تایبەتی بۆ خەڵکی خۆمان و هەرێمی کوردستان و بۆ گەشتیارانیش بە دیار بێخیتن بابەتی نەخۆشخانەی گشتی ڕواندزی شێکێکە لە پرۆژەکان ئێمە کە لە بەرنامەی ئێمەدا جێبەجێ بکرێتن ئێمە هەندێک وەکو باسم کرد هەندێک جارن ئەگەر هەوڵی باشترکردنی بۆ نمونە فریاکەوتنی ڕواندز بدەین بۆ ئەوەی خەڵک چارەسەر سەرەتاییەکان لێ وەربگیرێتن و نەخۆشخانەی ئاشتی لە سۆران کە نزیکە لاوێ لەوێش هەموو کەم و کورتەکان پڕ بکەینەوە تا خەڵک ئەگەر لێوێنران چارەسەرێکی سەرەتایی وەربگرێتر و بێ لێوێنران چارەسەرەکانی دیکەی وەربگرێتن لە قۆناغی ئێستادا بەڵام ئەگەر ئەو بجێمان لە بەردەستیدا هەبیتن پێم باشترە ئێمە کەم و کوڕەکانی فریاکەوتنی ڕواندزی چارەسەر بکەنەوە بەشێکی فریاکەوتنی ڕێکوپێک لە ڕواندز ئێستاکە لە بەرنامەماندا دروست بکەین و کەم و کوڕەکانی نەخۆشخانەی ئاشتیش چارەسەر بکەین اینجا بەرنەم بۆ ئەدابنی کە نەخۆشخانەی ڕواندز دروست بکرێتەوە. خەڵاندانی کردوتانە بۆ ساڵی نوێ ئیدارەی سۆران بودجێ زیاتری پێویستە لەبەرەوەی قەزا و ناحیەی نوێ کراونەتەوە بۆچی تا ئێستا لە سنووری قەزای ڕواندز بڕیار بوو ئەم ساڵ ئاکۆیان و بەرسێوە بکرێنە ناحیە تا ئێستا بە فەرمی نەکراونەتەوە جگە لەوەش ڕێگەی سۆران ڕواندز ئایا لە بەرنامە هەیە بکرێتە دووسایی چونکە سایدێکی کرابوو بەڵام سایدێکی ماوەتەوە و ڕەنگەیە کارەکانیشی زۆر نەخایەنێتن دۆڵی ئاکۆیان لێی هەیە لە کەمی خزمەت گوزاری خۆش سەردان کرد ئایا دەرەنجامی ئەو سەردانە تا ئێستا هیچ پرۆژەیەکی خزمەت گوزاری دەوێت کەوتوتەواری جێبەجێکردن بۆ ڕەخساندنی هەریکاریش بۆ گەنجان وەکو ئیدارەی سۆران لەبەردەستاندا هەیە لە پوکلان کاتێک یا شتی زۆرا زۆر بکرێتەوە بۆی هەریکار و ڕەسێنرێ بودجە طبعاً بە پێی ڕێژەی دانیشتوانە ئێمە داوامان کردووە چونکە ناوچەی سۆران ناوچەیەکی بەرفراوانە ئیدارەی سەربەخۆ سۆران ناوچەیەکی بەرفراوانە و ینی هەندێک جارن دابەشکردنی
میزانیە بە پێوەری ژمارە دانیشتوان لەوانەیە نادات پەروەرشی تێدا بێتن بە خۆشحاڵێک کە ئەومان باس کرد خودی جەنابی سەرۆک حکوومەت ڕەزامەندی لەسەرەوەدا کە بە تایبەتی پرۆژەکانی ئێمە زۆربەی زۆری لە بواری ڕێگابانەوە جێبەجێ دەکرێتن جەنابی ڕەزامەندیدا بۆ ئەوەی بودجەی تایبەت هەبێتن بۆ ئەوەی ئەمە بتوانین دەستمان هەندێک کراوەتر بتن لە جێبەجێکردنی ئەو پرۆژانەی ڕێگاوبان ئێستا خۆشتان نزانانی ئەو پرۆژە ڕێگاوبان استراتیجیانە کە ئێستا لێرانە دێخنە چۆتە بواری جێبەجێکردن یەکێکە لەو ئەوانە سەرچاوی گرتووە کە جەنابیان ڕەزامەندە لەسەرەوەی کە ئیدارەی سەربەخۆی سۆران دەبێت لە ڕووی ڕێگاوبانەوە زیاتر گرنگی پێ بدرێتن بەنسبەت دۆڵی ئاکۆیان ئێمە پرۆژەی دۆڵی ئاکۆیانی پرۆژه استراتیژی ئەومان هەبوو کە لە شەش سەرچیەکان لە دوا قۆناغەکانیدا هەندێک کێشەی تەکنیکی هەبوو کێشەکان چارەسەر کراون و زەم لە تەندەریگە لەوانەیە هەر ڕاستەوە خۆ دوای سەر ساڵ ئەم پرۆژێ بیستە بواری جێبەجێکردن کە بە چارەسەرکردنی کێشەی ئاو لە دۆڵی ئاکۆیان کێشەیەکی باشە بۆ چارەسەر دەبێتن بەڵام بە دڵنیاییەوە کێشەکانی کەشان هەیە من خۆم سەردانی مەدانی زۆر بێ هەر زۆری شوێنەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران بە هەموو گوندەکان و ناحیەکان ئەگەر جارێک نەچووبووم ئەگەر دوو جار نەچووم جارێکیان چوویمە ئەوانە هەموو لە بەرنامەی ئێمەدا دەتوانین چارەسەریان بکەین بەڵام وەکو باسم کرد هەندێک پشوو درێژ بن لەگەڵمە بابەتی دیکە چ بوو بە ناحیەبوونی ئاکۆیان و بەرزەوەی ئاکۆیان دوا خەریکە تەواو دەبێتن ئەی بەرزەوە بەرزمان کردوەوە بەڵام ئاکۆیان لە ئەوشتی ئینشاڵڵا پاش سەر ساڵ تەواو دەبێتن بە ناحیەبوونی بابەتی هەلی کاری چ بوو کارگەی ئەمە باسم کرد یعنی دەبێت تقریبان ئەگەر سۆران وەکو خنکانێک وابوو لە ڕووی هاتوچەوە ئەو ئەگەر ئەمە سۆران نەکەینەوە بە ڕووی شارەکانی دیکە هەم بابەتەکانی گەشتیاری و بازرگانی و کشتتوکاڵی تۆزێک قڕز دەبێتن دەستی وەبەرهێنە ڕابشێشی بۆ یەکێک لە کارە سەرچەکانی ئێمە کردنەوەی ئەو دەبەرەیە بە ڕووی شارەکانی دیکە بە جێبەجێکردنی ئەو پرۆژە استراتیجیانە ئەو پرۆژانە تەواو ببن من دڵنیام هەموو ئەو کارتانەوە دەستی پرۆژەکانی و بەرهێنانی شێستەکە بەرنمەیەکی زۆر لە بەدەستیمەدا هەوڵ دەدەین هەم لە ڕووی کارگە و لە ڕووی پیشەسازی و لە ڕووی جێبەجێکردنی پرۆژەکانی گەشتیاری کە زۆر زۆر گرنگ ئێمە دەتوانێت سوودی وەربگرین دێخینە واری جێبەجێکردن پرۆژ نەزم پیسارشکت کردوتەوە بۆرو دەستان خۆش باسی ئەنجامدانی و پرۆژانە کرد هیچ پرۆژەیەک ڕەتکراوەتەوە و سیارێککە ئەوەیە هیچ بەڵەنجەرێک سزا درراوە و لەسەر بەنسبەت کەتی تەندروستی سۆران تاکو ئێستا سنتری شێخ بەنزەی نییە ساڵی داهاتوو کار لەسەرەوە کرێ و پرۆژە ئەنجام بدرێت و سیارێکەکەم ئەوەیە ئاهەنگەکانی سەری ساڵ لە سۆران بەڕێوە ئەچێت بەنسبەت بابەتی بەڵندەر و پرۆژەکان زۆر جاران باستەوە دەکردن کە کەم و کوڕی لە پرۆژەکان هەیە من دانیشتێکی زۆرم لەگەڵ بەڵندەرەکان کردیە و داوامان لێکردن کە ئەو پرۆژانە بە شێوەیەکی باش جێبەجێ بکرێتن و هەر بەڵندەرێکیش بابەتی سزەلێک نەمە بەڕاستی کیفایەت نییە یعنی ئەوە نەبێتن بەڵندەرێک ڕابوەستیتن پرۆژەیەک جێبەجێ بکە و سزا بدرێت و ئەبچی پرۆژەیەش کە جێ بکات و سزا بدرێتن چکە و سزادانش بۆ ئێمە کێشە و گرفتە یعنی ئەو پرۆژان ئێستا جێبەجێمان کردووە کە تووشی کێشە و گرفت دەبن لە کۆتاییدا چارەسەرکردنیان زەحمەت دەبێتن بۆیە ئێمە هەوڵمان داوت ئەسڵەن تووشی ئەو کێشەیە نەبین و ئەگەر بەڵندەرەکانیش کار لەسەر باشترکردنی کوالەتی پرۆژەکانیان نەکەن بە دڵنیاوە ئێمە فلتەرێک دروست دەکەین تەنها ئەو بەڵندەرانە دەستنیشان دەکەین کە بتوان ئیشەکانیان بە ڕێکوپێشی بکەن بەنسبەت بە سنتەری شێرپەنجە ئێستامە کارمانە سەر کردەوە کار لە سەر دابینکردنی شوێنێک دەکەین بەڵام وەکو باسم کردێ هەندێک حاڵەتی ئێمە دەبێت لە خزمەت گوزارە سەرەتەکانی کەرتی تەندروستی تەواو بکەین و خەڵک پێویستی بەوە نەبێتن احتیمالە ئەوانیت کە بکەنە خۆناغەکانی دیکە ئەگەر بابەتی مەسەڵەن شێرپەنجەیە هەندێک نەخۆشیت کە هەیە ئەگەر ئێستا لە ئێستادا سەردانی هەولێرش بکەن ئاساییە بەڵام هەندێک حالت هەیە ئێمە نامانەوێتن ئەو حالەتانە سەردانی هەولێر بکەن بەنسبەت ئاهەنگەکانی سەرساڵ ئێمە پێشتر ڕاماگەیان هیچ ئاهەنگێکی فەرمی لە ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوە ناچێتن ئەوەش بەهۆی ئەو ڕووداوە دڵتەزیێنێکە لە ئیدارەی سۆران ڕوویدا بۆ هۆجانە دەستدانی و هاوڵاتیانە دومشمان لەسەر بەرگری
بەڕێوەبەری شارستانی سۆران پێداویستی تەواویان هەیە بۆ ڕووبوونیان لە کاتی ڕووداوەکان بۆ ئەوەی بەتەواوەتی کۆنتڕۆڵی بکەن سەبارەت بە کارەباش 70 پرۆژەماژی پێدراوە لێرە بۆ کاتژمێرەکانی کارەبا زیاد ناکەن ئەو پرۆژانە کە دروستەکرێنەوە ئەم ساڵ کاتژمێرەکانی کارەبا لە سۆران کەمترن لە ساڵی ڕابردوو 7 بۆ 8 کاتژمێر کارەبا بڵاوەکەن. بەڵێ بەنسبەت ئەو لیژنەیە بەڕاستی هۆکاری ئەوەی کە ئەم لیژنەیە تا ئێستا دەرەنجامەکانی بە دیار نەکەوتووە ئێمە هەوڵمانداوە کە بەوردی ئیشە سەر ئەو بابەتە بکەین ینی هەروەها کەزای نەبیتون باس لە شتێک بکەین دەمانێت بە وردی دراسەیەکی تەواوی بکەین کە کێشە و گرفتەکان لە چدایە بۆ ئەوەی هەم چارەسەریان بکەین و هەمیش تووشی ئەو حاڵەتە نەبینەوە ینی ئەوە بەنسبەت ئێمەش پێشترش باسمان کردووە حاڵەتێکی بە ئاساییمان وەرنەگرتووە و خودی جەنابی سەرۆک حکوومەتیش مهتەمە بۆی کە بزانین هۆکاری ئەو ڕێژەی قوربانیان چی بۆ ئەوە کاری ئاگرکەوتنەوە کە ئەوە لەوانەیە دیار بیت و احتیمال واگرکەوتنەوەە هەبێتن بەڵام ئەوەی کە ئێمە کار لەسەر دەکەین ئەو ڕێژەی قوربانیانە هۆکارێکی لە چێنران بووە بۆیە ئەو لیژنە تۆزێک ینی کاتی ویست بەنسبەت پرسیاری دووەمت بەرگری شارستانی تەمانەوە پێداویستەکانمان پێشترەوانی کە بۆ ئۆکسیجین هەیان بوو من خۆم بۆم دابین کردوونە کە هاتنە داوایان کردیا ئەوانەی کە کارمان لەسەر کردو بابەتی ئەو پێپیلکانەیە بۆ ئەو بینایە بەرزەکان ئێستا تقریبانەوە لە تەوابووندا خەریکن بۆیان دابین دەکەین ینی دەبێ بزانین کە یەکێک لە هۆکارەکانش ئەوەیە کە ئایا پێداویستی تایبەتیان لەبەردەست نەبووە یان هۆکارەکی دیکە بووە ئەوان هەم بابەتن بەڕاستی دەمانێت بگەینە ڕاستیەک هەتا بتوانین کاری جدی لەسەر بکەین بەنسبەت کارەبا لەبیرمانە چێت دوو جۆرە پرۆژەی کارەبا هەیە هەندێک پرۆژەی کارەبا ئێمە باس لە ڕێگاکانی گواستنەوەی کارەبا دەکەین یعنی ئەتو ئەگەر کارەبایەکش لەبەردەستی دابیتن و تەوریدیش هەبیتن بەڵام ئەگەر گواستنەوەکەت نەبی ئێمە ناتوانین کارەبا بگەینین زۆرێک لەو پرۆژانە کێشەی گواستنەوەمان چارەسەر کردووە بە تەواوی یعنی لە هەر شوێنێک تەولید کە هەبوو وەکو پێویستە مە دەتوانین کارەبا بگەینە شوێنی خۆیان بۆیە من کە باس لەوە دەکەم بۆ گوندەکان هەوڵ بدرێتن بە تایبەتی گوندی دوورە دەستەکان هەوڵ بدرێتن سوود لە وزەی خۆر وەربگیرێتن ئێمە دەتوانین ئەگەر ئەوەمان کرد ڕێژەی ئەو تەولیدە زیاتر بکەین بۆ ناوسەنتەرەکان بە تایبەتی گوندەکان کە ئێستا ئەوان پشت بە مۆلیدە نابەستنانی مۆلیدەیان نییە بۆیە ئەمە دەمانەوێت ینی بە هەنگاو بە هەنگاو کار لەسەرەوە بکەین کە گوندەکان پشت بە وزەی خۆر بەستن حتا فەرمانگە و ناوچەکانی دیکەش مەسەرەن داوائیرەکان و فەرمانگەکان ئێستا با خەریکین بۆ ئەوەی پشت بە وزەی خۆر ببەستن بەڵام ئەو پرۆژانێک کە جەنابەت باست کرد ئەمە زیاتر پرۆژەی گواستنەوەی کارەبا بووینە هێلەکانی گواستنەوەی کارەبا بووینە نەک تەولیدی ئیدارەی سۆران دەوڵەمەندە بە ناوچێ و شوێنێکی زۆری شوێنەواری بەشێکی زۆریان لە ناوچوون ئێوە چی دەکەن بۆ ئەوەی بیان پارێزن و یاخود بیانکەن بە شوێنێکی گەشتیاری یان ئەو شوێنەواریانە کە تێکچوونە و نۆژەنیان بکەنەوە بۆی خەڵکی سەردانیان بکەوە ئەم طبعا ئێمە فعلا ناوچەیەکی گەشتیارینە و یەکێک لە بەڕێوەبەرە چالاک و باشەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێوەبەری شوێنەواری سۆرانە کە هەم پسپۆرە لەم بوارە و هەمیش زۆر بە بایەخەوە کار لەسەر شوێنەکانی شوێنەوار دەکاتن ئەوەی ئێستا ئێمە شوێنەکانمان دیاری کردووە شوێنەکانمان دەستنیشان کردووە ئەوەی ئێستا کار لەسەر دەکەین بۆ ئەوەی چۆن بتوانین سوودیان لێوەربگرین بە تایبەتی ئەوەی کە کاتێک گەشتیاری سەردانی ئەم دەڤەرە دەکاتن چۆن بتوانین ئەو شوێنانیان پێ بناسیێنین چۆن بتوانین دیسانەوە مێژووی ئەو دەڤەریان لە ڕێگای شوێنەوارەکان و لە ڕێگای مۆزەخانەیە کە ئێستا کار لەسەر دروستکردنێک لە مۆزەخانەکان دەکەین بۆ ئەوەی بتوانین نمایشی ئەو پێدا ئەو کەلوپەلانەی کە لەم دەڤەرە دۆزراونەتەوە وەک گزارش لە مێژووی ئەم دەڤەرە دەکاتن پێشانی گەشتیاران و نەوەی نوێش خۆمانی جیلی نوێش بدەین بۆ ئەوەی بتوانن زیاتر ئاشنا بن بەوەی کە مێژوو ئەم دەڤەرەکوە شوێنەوارشێکێکە لە ئەو کارتانێکە ئەمە لە سۆران گرنگێکی تایبەتی پێ دەرێن زۆر سپاسان دەکەم و سپاس بە ئامادەبوونتان دەستان خۆش بێت.